بەهۆی پابەند نەبوونی هەرێم بەتەڵتین تەیب سامی ڕەتی کردەوە واژوو لەسەر ناردنی موچە بکات. ئەم پارتی داوا دەکات تورکیا ناسپاکی خۆی لەبارەی پرۆسەی ئاشتی نیشان بدات و دەست بەڕێکارەکانی پرۆسەکە بکات. مەسعود بارزانی و بافڵ تاڵەبانی کۆ دەبنەوە، یەکێتیش داوای یەکێک لە سەرۆکایەتیەکانی هەرێم دەکات. تەیب سامی داواکاریەکی نوێی هەیە لە حکوومەتی هەرێم، ئەویش داواکردنی کۆدی هەژماری بانکی موچەخۆرانە. ئەو کۆدەش دەبێت لەلایەن حکوومەتی هەرێمەوە بدرێتە وەزارەتی دارایی عێراق بۆ ئەوەی ڕاستەوخۆ بەغدا موچەی فەرمانبەران بخاتە سەر هەژمارەکانیان بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتی هەرێم. ئەمەش لەلایەن حکوومەتی هەرێمەوە ڕەت کراوەتەوە. لە بەرامبەردا تەیب سامیش ڕەتی کردوتەوە واژوو لەسەر ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم بکات و هەر بۆیە چارەنووسی موچەی مانگی 12 تاوەکو ئێستا نادیارە. هاوکات دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراقیش ڕایگەیاندووە چارەسەرکردنی کێشەی موچە پێویستی بە دەستوەردانی سوودانی هەیە. هاوسەرۆکی دەم پارتی ڕایگەیان پەکەکە وەڵامی بانگەوازەکەی عەبدوڵڵا ئۆجەلانی بە ئەرێنی داوەتەوە کە ئاگربەستی ڕاگەیاندووە پێویستە پەرلەمانی تورکیا هەنگاوی ئەرێنی بنێت. لە چوارچێوەی ئەو پرۆسەی لە تورکیا دەستی پێکردووە 27 شوبات عەبدوڵڵا ئۆجەلان پەیامێکی بڵاو کردەوە شاندی دەم پارتی ئیمراڵی دەستی کردووە بە کۆبوونەوە لەگەڵ لایەنە سیاسیەکان لەبارەی ئەو پرۆسەی لە تورکیا دەستی پێکردووە. هاوسەرۆکی دەم پارتی ڕایگەیاندووە پێویستە پەرلەمانی تورکیا دەست بکات بە هەنگاوی یاسایی بۆ پرۆسەکە. ئەو پەیامەی پەکەکە ڕایگەیاندووە بە پێشوازیکردن لە بانگەوازەکەی ئۆجەلان و ڕاگەیاندنی ئاگربەس ئەرێنیە. بەپێی هەواڵێکی ڕۆژنامەی ئەلعەرەبی جەدید پارتی یەکەتی لەسەر بەرنامەی حکوومەت و پۆستەکان نەگەیشتون بەڕێکەوتن و یەکێتی داوای یەکێک لە سەرۆکایەتیەکانی هەرێم دەکات لەسەر یەکلایکردنەوەی پۆستەکان. بڕیار وایە مەسعود بارزانی و بافڵ تاڵەبانی کۆ ببنەوە. ڕۆژنامەکە بڵاوی کردوتەوە کە کۆبوونەوەکانی یەکێتی و پارتی لەبارەی بەرنامەی داهاتووی حکوومەت و میکانزمی دابەشکردنی پۆستە حکوومیەکان هیچ ئەنجامێکی لێ نەکەوتۆتەوە. ڕۆژنامەکە ئاشکرای کردووە یەکێتی پێداگرا لە بەدەستهێنانی یەکێک لە سەرۆکایەتیەکان لە نێوان سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی وەزیران وەک بەشێک لە شایستەی هەڵبژاردن، بەڵام پارتی ئەمەی ڕەت کردوتەوە و دەیەوێت دەست بە سەرۆکایەتیەکانەوە بگرێت و دۆخەکەەوە خۆی بمێنێتەوە بەبێ هیچ گۆڕانکاریەک.